دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی مەلا بەختیار لێپرسرا و عومەر فەتاح و حاکم قادر حەمەجان ئەندامانی دەستەی کارگێڕی بە ئامادەبوونی حامیدی حاجی غالی ئەندامی سەرکردایەتی و لێپرسایی مەکتەبەکە لەگەڵ ئەندامانی مەکتەبی کۆمەڵایەتی کۆبوونەوە و تایدا لێپرسرا و ئەندامانی مەکتەب سەرڕای دۆخی کوردستان و کۆی قەیران و کێشەکان جەختیان لە بەردەوامی کار و چالاکیەکانیان کردەوە و باوەڕی خۆشیان نیشاندا کە بە هەمان پرەنسیبی پاراستنی یەکێتی نێو یەکێتی بەردەوامی بەکارەکانیان داوە. دواتر مەلا بەختیار لێپرساوی دەستەی کارگەڕی گرنگی مەکتەبی کۆمەڵایەتی بەوردی هەڵسەنگاند و تەئکیدی کردەوە کە گرنگی مەکتەبی کۆمەڵایەتی لەوەدایە کە لە سەردەمی گۆڕاوی کاریگەری کەناڵی جیاوازی ڕاگەیاندن سۆشیال میدیاداین و بەهۆیشەوە جۆرێک لە لیبراڵیەتێکی بێدەربەست دروست بووە. بەڵام ئێوەی مەکتەبی کۆمەڵایەتی توانی و تانە تایبەتمەندیەکانی خۆتان بپارێزن و ڕاڵەیەکی پتەویشتان لە نێواندا هەبێ بە شێوەیە کە کەمتر بکەونە ژێر کاریگەری قسەی لابەلای ئەو کەناڵە جیاوازانە و ئەمەش گرنگی خۆی هەیە و ئاماژەی بەوەش کرد کە بە درێژایی مێژووا بوو هەر کاتێک خەڵکی بە ئەزمون خۆراگر بێ ئەوە دەتوانێت خەڵکی بێ ئەزمون پەروەردە بکەن بە پێچەوانەشەوە کاتێک خەڵکی بە ئەزمون نەتوانێت خۆی ڕابگرێ ئەوە خەڵکە بێ ئەزمونونەکە ناتوانێت نرخی ئەو مێژوو خەباتی ڕابرد و بزانێت و دەڵێ. ئەو خۆڕاگریەی ئێوە و ئێمەمانان پێکەوە وەک کۆڵەگە سەرەکیەکانی ژانی حیزبایەتی و حکومڕانی دەتوانین بربەستێکی گەورە بین لە بەردەم تێکچوونی ئەو باردۆخی کە هەیە. لێپرساوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕەچاوکردنی ئەو هەلومەرجەشی کە لە ئارادایە وتی لە دۆخێکداین ڕەچاوکردنی چۆنیەتی ڕاپەڕاندنی ئەرکەکان و وردە بەرگەگرتنی ڕەخنە لابەلاکان گرنگە بۆیە باوەڕم وایە مەکتەبی کۆمەڵایەتی جگەل لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان لەم بارەیەشەوە ئەگەر خزمەتی زیاتر بکەین کاریگەرتر دەبێت لەوەی کە ئێستا هەیەی. لەبارەی پێداویستی و هاوکاریکردنی زیاتری مەکتەبەکەشەوە تەئکیدی کردەوە کە ئەرکمانە خزمەت تام بکەین بەڵام لەم خۆناغەدا پێویستە هەمووان پێکەوە بەرگەی تێپەڕاندنی ئەم بارودۆخە بگرین و لەو دیدەشەوە تەئکیدی لە جێبەجێکردنی نەخشە ڕێگاکەی یەکێتی کردەوە. لە بەشێکی تری کۆبنەوەکەشدا لێپرساوی دەستەی کارگەر ئاماژەی بۆ ئەوە کە ڕەدرێکی گەورە دەکرێت ئەگەر بویسترێ بەمە بەست وانیشان بدرێکەیەکێتی سیاسەتێکی ڕۆشنی نییە یان پرۆژەی نێوستراتیژی ڕوونیە و ڕوونی کردەوە کە ڕاستە کێشەی نێو خۆمان هەیە بەڵام هیچ کاتێک ئەو کێشانە ڕێگر نەبووە لەوە یەکێتی لە بەشەکانی کوردستان سیاسەتێکی ڕۆشن و تەندروستی هەبێ و لەگەڵ گۆڕان و لەگەڵ پارتیش هاوسەنگی بپارێزین هەروە ڕێگر بێت لەوەی جارێکتر ناکۆکیەکان بتەقنەوە و شەڕ دروست بێتەوە و جەختیشی کردەوە بە شاهیدی دۆست و دوورمن باشترین هەڵوێست و سیاست لە نێوان حیزبەکانی باشووری کوردستان لەگەڵ ڕۆژئاوا باکووری کوردستانی کێتی هەیەتی هەر وەگێکێتی لە هەر جەیەک بوو بێت پێداگر بۆ لەسەر بڕوا و پرەنسیبەکانی سەرەتاکانی یەکێتی هەر وەگێکێتی بە گیانی ئازایەتی و پێشمەرگەکانی پەروەردە کردووە. لەبارەی هەبوونی قەیرانەکان و گەیشتن بە چارەسەرەکان و تێپەڕاندنی ئەم خۆناغەشەوە مەلا بەختیار ئاماژەی بۆ ڕۆڵی مەحوەری یەکێتی کرد کە بەبێ یەکێتی کێشەکان چارەسەر نابن و هەڵوێستی حیزبەکانشی لە سەرنجامی کۆبنەوەکانیان لەگەڵ یەکێتی ڕوون کردەوە و دەڵێ ئەوە حیزبەکانن ڕاهێنگەیاندووە کە بۆ مێژوو نابێ هەڵوێست و سیاسەتی یەکێتی بۆ یەک ڕێزی نیشتیمانی لەبیربەرینەوە. ڕاشیگەیان ئەگەر لەم دۆخەدا نەزانی چی دەکەین و لە دوا سەرنجامیشدا نەزانین چۆن بەڕێ دەدەین ئەوە دیسانەوە دەگەڕێنەوە سەرەتای هەنگاوەکان و تەئکیدی کردەوە یەکێتی چیتر بەرژەوەندی کورد و حیزبەکەی ناکات بە قوربانی لایەک.